فڕۆکەوانێکی ئەرجەنتینی بە ناو بابلۆ کاپاچیۆ بە ئەوە بخێنێتەوە ئەنجازانێم عملیاتە چۆن بوو بۆ توانی هەڵی خەڵەتێنی ئەو دوو F5 گەیشتە کوێت قەسفیشی کرد لە کاتی سوڕانەوە بەرز بوونەوە F15 هاتن ڕاویان بنین لێرە IFF خوێندوویەتەوە بەڵام تۆ هەدەفێکت تێگر بۆ ئاسمان ئەم کشایەوە بە هەڵە چوو لە F15دا بۆیە F15 کەوتنە خوارەوە هەمیشە لە وەرزەی سعاتی سفرا کۆمەڵێک پرسیار هاتبوو هاوڵاتیان کردویانە جا من هەم ئەمە ئاماژە بەوە بکەم یعنی بەشێک لە پرسیارانە پەیوەندی بە پرۆگرامەکەەوە هەیە بەشێکیشی پرسیاری ترن ئێوە دەتوانن هەموو پرۆگرامێک ئەمە دایدەنین کە پرسیارەکان تا بنێرن تا ئەتوانن بە پەیوەندی بە پرۆگرامەکەەوە هەبێ پرسیارێکی ئەجگار زۆر هاتبوو کە بەشێکی لە پرۆگرامەکانی پێشووتر وەڵاممان داوەتەوە بەشێکشی پەیوەندی بە بەرنامەکەەوە نەبوو. کاک سەلام لە پرسیاری ئەو هاوڵاتی ئازیزانەوە کاک ئەحمەد میکایل دوو پرسیاری کردووە. یەکەم پرسیاریە پرسێ ئایا دەکرێت ئێران فەرمان بە حەشدی شەعبی بکات بۆەوەی کوێت داگیر بکات تەنها فەرماندە و ڕاوێژکارەکانی خۆی لەگەڵیان بەکار بێنێت یعنی ئەم کارە بە حەشدی شەعبی بکات ڕێتیەچێت؟ بەڵێ کاکەمە کاک ئەحمەد دەڵێن ڕێتیەچێتن بە فەرماندەی ئێران حەشت بەڵام ئێرانیان لەگەڵا بێ حەشدیش بەشدارە بێ لەمەیە ئەچێتە ناو کوێتەوە. بەڵێ قسەکەی وایە ڕاست لە بندستی خۆیان بندستی خۆیان بە فەرمانیەوە نەگەڕێ هەر کاتێ پێی بڵێتن بەڵێ باشە. پرسیاری دووەمی هەر کاک ئەحمەد ئەڵێ سێ فڕۆکەی جەنگی ئەمریکی F-15 سترایکینگڵ لە کاتی شەڕی چل ڕۆژەوەی کە باسمان کرد لە کوێت بۆچی کەوتنە خوارەوە کە سیستەمی IFF ئەوەی کە ئیتر دۆست خۆیانناسێتەوە بۆچی ئەوە نەیکرد بۆچی کردەوە بەڵام وەڵامی دەرەوە کاک ئەحمەد ینی وەڵامی ئەو پرسیارەیە دەمەوە چونکە بەعزە نهێنیە دەرەکەوێت لە کۆتاییە کاتێ چاوە وێنەی F-15 سترایکی گەڵ ئەویش وێنەی F-5 تایگەر ئەوە لەلایەن کۆمپانیای نۆرثڕۆپ دروست دەکرێتن و لە 1963 هاتە خزمەتەوە یانی F-15 دوایەوە بوو. من بە مەزانەی من ئەو کاتە کە متابعی مەکرد وا مەزانی ئەو فڕۆکانە لە هەمەدانەوە هات بەڵام خۆی نەخێر لە دێسفولەوە هات دوو فڕۆکەی F-5 تایگەر تەمانەم فڕۆکەی بەشداری شەڕی زۆر نەکردەوە بەڵام لە شەڕی عێراق 8 ساڵەکە بەردەوام بەشدار بوو F-5 F-5 لە دێزەفولەوە فڕی بە سنووری عێراق زۆر بەنەوی زۆر نەوی بوون یعنی نزم بوون لەگەڵ عەرزە لە نێوان 15-20 مەتر دابەزین زیاتر ڕایان کێشا درۆپتانکیان هەڵگرتو بوو تاکو گەیشتنە کوێت و مەتاری ئەمینیان قەسف کرد کە ئەمریکەکانی لێبوو تەمان ئەمە باسی ناکەن خۆ ئێمە حەقیقەتەکەیە ئەو دوو فڕۆکەیە گەی کاک ئەحمەد کە باسی IFF-ەکە ئەمەی خوێندەوە بەڵام کەی خوێندەوە گەیشتە سەری ئەجا حەزەکەم بە کاک ئەحمەد قسەیەکی تریش بڵێم بۆی بزانێ بە نزمی کە دەی ڕادارا چۆن بگەن لە ناشنال جۆگرافیکیش هەیە بە گۆڤنتری بخێنێتەوە فڕۆکەوانێکی ئەرجەنتینی بە ناو بابلۆ کاپاچیۆ بە ئەوە بخێنێتەوە ئەنجازانێم عملیاتە چۆن بوو بۆ توانی هەڵی خەڵەتێنی ئەو دوو F-5 گەیشتە کوێت قەسفیشی کرد لە کاتی سوڕانەوە بەرز بوونەوە F-15 هاتن ڕاویان بنین لێرە IFF خوێندوویەتەوە بەڵام تۆ هەدەفێکت تێگر بۆ ئاسمان ئەم کشایەوە بە هەڵە چوو لە F-15دا بۆیە F-15 کەوتنە خوارەوە ئەگەر ئەو دوو فڕۆکەی ئێران لەوێ نەبووایە ئەم هەڵەیە نابوو بەڵام هەردوو فڕۆکەکە گەڕایەوە و لە بەرنامەیەکیش باسیم کرد دووسی خۆی 24 هاتن قەتەر بۆمباران کرد لە ڕێگا خسیانە خوارەوە ئەوان کەوتن بەڵام F-5 توانیان لیاندا و گەڕانەوەش بووە دێزەفول ئەوە بوو هەڵەکەی کە بڵێ IFF ئەم جیاوازیەی نەکرد چونکە فڕۆکەی دوژمنی خوێندەوە زۆر باشە کاک ئاری محەممەد دەڵێت ئایا رووسیا و چین ئەهێڵن ئێران ببێتە زلهێزێک هاوشانی خۆیان بۆستێ بەرامبەر بە ئەمریکا ینی وەکو رووسیا و چینی لێبێت ئێران مستحیلە نەخێر و ناشێڵن ئۆتۆمیشیە بێتن نەوەک ئەمریکا ئەگەر شەڕ بکاتن ئەوان ڕێی پێنادانێ بۆ شێوازە هەشی بێتن شتێ بچووکێ بێتن ئێران دەرگای چینە داخراوە لە ڕووی غەربە تو ئەگەر بگەڕێتەوە لە ساڵی 58ەوە کاکە بیت ئەم ناوچەیە بخێنیتەوە یەکێتی سۆڤێت 1991 دوای ئەوە ئازەربێجان
سەر بە ئیسرائیلە پێشوە ڕووس بوو کوتلەی شەرقی بوو بەرە سەیری تاجەکستانکە ئۆزبەکستانکە تورکمانستانکە پاکستانکە هەمووی وەرگەڕا بووە کوتلەی غەربی بەڵێ ئەمریکا بۆ چین دەمێکە ئەم پلانە داعانیەتن دوایەوە تۆ ڕێگای حەریر هەیە ئاوڕشمی پیاڵشیمە ئەوە چۆن ببڕی ئەمە هەم یەک وڵاتێمە ئەویش ئێرانە چین بە هەموو جۆرە هاوکاری ئێرانەکە بەس نایەڵە بێتە هێزێ وەکو خۆی نانەخێر بەڕێستریش بە باسمان کردووە بۆ ئۆتۆمەکەیش ینی رووسیا و بێت بەردەوام پێویستیت بە من بێ من چی مێتن ئەوە جێبەجێ بکە زۆر باشە کاک هاوکار غەریب ئەڵێ هەڵوێستی میسر و وڵاتانی ئەوروپی چییە بێ گەرگەروی مابلمەندە بە تەواوەتی دابخرێت و بە تایبەت ئەڵێ چینیش هەڵوێستی چییە بێ لەبەرەوە چین ئاڵوگۆڕی بازرگانی بە بڕی 700 میلیارد دلار هەیە ساڵانە لەو گەروەدا هەڵوێستی ئەمانە چییە بێ میسر وڵاتانی ئەوروپی چین طبعا مصر زەرەرە زۆر گەوری پێگە بێتام اقتصادی خۆی وتومە ینی قەنات سوێ ساڵانە 10 میلیارد دلاری بۆ دێنێتن ئەوروپا طبعا گرانیەکی ترەبێ هەرچەند ئێستا ئەوانی کە لە ئەوروپا ئەژیان ئەزانن چی ڕووی داوە لە ئەوروپا لە ئەڵمانیا و لە فەڕەنسا و لە وڵاتانی تر گرانی زۆر بووە زەرەری زۆرە بۆوان زەرەری زۆرە بۆ سعودیە بەڵام چین ئەو زەرەرەی نابێتن من باسیم کردووە لە بەرنامەیە دەربارەی کەشتی چ نظامێکی هەیە بەکاری دێنێ چین ئەتوانێت بێرە یا ڕەتبێ حوسی لێی نادا بەبەر ئێران مەسەڵەن ڕێککەوتونە لێی نادا چین ئەو زەرەری پێناگا بەڵام ئەم وڵاتانە زەرەری پێگا بۆ ئاگاداریت بە کاکە بڵێم دوای لێدانی دومیات ئێستا هێزی دەریای مەسر بە هێزێکی زۆر گەورە جوولاوەتەوە بووە بەرەو یەمەن دێتن ئەم هەفتەی بێتەوە بۆی دەرەکەوێ کاکە کە چی ڕووەدا لێرە ئایا شەڕە بێتن یان نابێت بەڵام بیر لەوە مەکەرەوە حوسی سیکە لە ئەمبراتۆرێتی عوسماڵیەوە گەر بیخێنیتەوە ئەمبراتۆرێتی عوسماڵی تیای چوو کە ئەم وڵاتانەی هەمووی گرتبوو لە یەمەن تیای چوو بگەڕێنەوە 1968 کاتی جەمال عەبدناسر سوپای مەسر تیای چوو بگەڕێنەوە سەدام حوسێن کە سێلی وا قوات خاسەی نرد و 6 تیای چوو عاصفەت الحەزم سعودیە تیای چوو نەتوانی دابەزیتە سەر وڵاتیان ناتوانین لە ناوی بدەی لە ئێمە بەڵێ بەڵام زەرەرێکی زۆری پێگا و احتیمالێکە وەکو وتم کە سعودیە لە عێراقیدا لە حوثیەکانی شەدرێ و مەسەری شەبێ بەشدار بێتن ئەم شەڕەیە چونکە سعودیە دەرەقەتی نایەتن باش گۆران حسێن ئەو پرسیارێکی نردووەڵێ بۆچی لە شەڕی 40 ڕۆژە ئەمریکا و ئیسرائیل وتیان ئێران توانای موشەکی نەماوە کەچی ئێران ئێستا خەریکی هێرشبردنە ئێستا بە کەمترین موشک زۆرترین زیان بە بەرژەوەندەکان و هەدەفانەی کە ئەی پێکێ دەگەیەنێت سڕەکە چییە یعنی ئێمە ئەو کاتەش باسم کرد بە کاکەوتم 120 کاری لە موشکی ئێران کردووە 180 ماوە مەنەسات ئێران مەساحی زۆر گەورەیە شاخاویە ئەمان کەوتیان نەیماوە یەک ئەعلامیین بۆی لەو ڕادەیە ڕای بگرن کۆتاییمان پێهێناوە بەڵام خۆی لە حقیقەت خۆشیان باشە زانن کە کۆتایی پێنەهێناوە لەبەرەوە بە کاکە ئەڵێم سەیری میدیای غەربی مەکە بەردەوام چی ئەڵێ ئەوە ڕاستە نانەخێر شتی تر هەیە تا شتێکی تر هەیە حقیقەت شتێترەیە ئەوان مبالغاکەن کاکە ئەم میدیایهی ئەوانە ئەوان کۆنتترۆلیەکەن لەبەرەوە نەخێر ئێران ماویەتی ترامپیش بڵێ ئەمەم کردووە ئەمەم کردووە چیت کردووە جیازی تەردی مرکزی ئێرانم لە ناوداوە ئۆتۆمیەکەم لە ناودا بەبی تو سپیرت باسیەوەی نەکرد یۆرانیۆمەکە کووە دو 24,000 جیاز تەڕ مرکزی هەیە کووە هیچیت لە ناو نەداوە نەخێر بەڵێ کاک ئەحمەد عەلی دوا پرسیارەکەی خوێنمەوە بۆت باس لەوە کردو حتمما پێشتر من و تۆ زۆر باسمان کردووە کە ئێران بۆچی لە ڕووی ئاسمانەوە لاوازە و فڕۆکە ناتوانێت هەڵسێنێ ئەم ئەو پرسیاری کردو بۆچی ئێران بۆی نییە فڕۆکەی شەڕکە لە شەردا بەکار بێنێت بەڵام ئیسرائیل و ئەمریکا بەکاری دێنن یەک فڕۆکەکانی ئێرانێمە کە باسمان کردووە سێ جۆر فڕۆکەی سەرەکی هەیە F-14 تۆمکات ئاخر فڕینی ساڵی 1990 بوو بەسەر عێراق ڕەت بوو قەسفی کرد و بۆ مۆزەخانە ڕۆیی بەڵام ئەو کاتەش کە هات لە ترسی میراج و مێک 29 F-15 لەگەڵا بوو بۆ هی بیپارێزێنەوە بکەوێتە شەڕ دەرەقەتەوانە نایە ئەمەی هەیە جگەلەوە ئێستا کە باسی F5 تایگەرم کرد کە هەیەی لەگەڵ ڤانتۆم F4 F4ەکەی هەیە ئەم چەکانە هەمووی کۆنە ڕادار ینی دوو ڤانتۆمی ئێرانیە ئەو فڕۆکەوانانە کە ئەفرین واتە شویش کرا بۆ سەریان
F22 ڕابتەر بە پشتیانەوە بوو ڕێک لە بنیان بوو هەردووکیان ئاگایان لێ نەبوو تاواکو هاتە ناوەڕاستیان گۆهۆمی پیانوت بڕۆنەوە مەڵ نیان بینی ینی هیچ سیستەمێکی تازەی تیانی ڕادارێ بڵێ بتوانێت بیبینێتن وەکو ئەم فڕۆکانە هینیکەنی ئیسرائیلوانە هەمووی پێشکەوتورە زۆرینەوەی 5 و 4 و نیو ئەوانەیە ئێستا F5 بە کاکە بڵێم نەوەی سەیە 1960 هاتووە ینی ئەگەر بۆ وەڵامەکەی بۆ ئەو کورتکەینەوە بۆ کاکەحمەد ئەگەر هەیبێ ئەویش ئەو پێشکەوتوانە بەکاری دێن بەکاری دێنێت باڵێ ئێستاکە سەفەقەی 35ەکەی ماوە با ئێران سیخۆی 35 هەبێ ئەو کاتە سی معادلە بکە لە ئاسمانە نەخێر سیخۆی 35 وەختە بە ڕوویانە وەستێتەوە بە ڕووی F15 وەستێتەوە بەڵێ